ستەم هەر لە غەزە و ڕۆژئاوا ناکرێت بەڵکو ستەم لە جوتیارانی کوردستانیش دەکرێت. ئەمە وتەی نوێنەری جوتیارانی ئیدارەی ڕاپەڕینە. وەک خۆیان دەڵێن جوتیاران بڕیاریان داوە خۆیان بچن بۆ بەغدا و سۆراغی پارەی گەنمی ساڵی ڕابردوویان بکەن. ئێمە دەڵێن هەر ستەم کە دەکرێت ستەم هەر لە غەزە و لە ڕۆژاوا ناکرێت بەڵکو ستەمی لە هەموو جوتیارەکانی کوردستانیش دەکرێت. ئێمە کاکە حکوومەتی عێراق ساڵانە کە گەنمی لە جوتیاری وەردەگرێت بە مەحدودێک گەنم لە هەرێمی کوردستان وەردەگرێت کە جیاوازە لەگەڵ بەغدایە. بۆ جیاوازی دەکرێت لە ناوبینی بەغداوە حەسڵەکەی ئەمە هەر با کۆتایی پابێت. سا وەک جوتیار دەڕۆین بۆ بەغدایە ئەو شوێنانێک کە پێویستە پەرلەمانە ئەنجومەنی وەزیرانە وەزیری بازرگانیە دەبێت ئەوانە هەموو لەگەڵمان بێنە سەرخەت کەم بەهانەمانەوە بێن کە بۆ ئەو پارانەمان نادرێتێ وەسائیلەکەی چییە هۆکارەکەی چییە. بە ناوی جوتیارانی بیتوێن ئێمە لێرە کۆبووینەوانێ بەڕێ دەکەوین بەرەو بەغداد بۆ داواکردنی شایستایی داراییەکانی جوتیاران چکە بە حەقەتی زۆر دواکەوتۆ زۆر تاخیر بووە دەنگی خۆمان و جوتیاران دەگەێنین بە بەرپرسان لەوێ ئینشاءڵڵا. جوتیاران دەڵێن ئەوە ئیشی ئێمە نییە خۆمان بچین بۆ بەغدا و داوای پارەی گەنمی ساڵی ڕابردوو بکەین بەڵکو ئیشی بەرپرسان و دەسەڵاتدارانە. بەڵام ئەوان خەمساردن بۆیە بەناچاری خۆمان ڕێگای بەغداد بۆ داوای مافەکانمان دەگرینە بەر. ئەوە ئەرچی حکوومەتی هەرێمە لایەنی پەیوەندیدار بۆ خۆی بۆ کارێ واستێت داوای حەق و مافی جوتیاران بکە. ئەوە جار ئەو شتانە زۆر دووبارە دەبنەوە هەر ساڵێک و 2 ساڵ نییە. ئەو جار سەرەتای وەرگرتنی گەنم دادێ لەو کاتەش حەق و مافی جوتیاران داخورێ بە حەقەت دەبێ بە دڵسۆزی ئەو ئەرکەی ڕاپەڕێنێ. ئیشی ئێمە نییە ئێستا ئێمە دەکەین ئیشی نوێنەرانی هەرێمی کوردستانە کە هەڵمان بژاردوون بەنابەخێری گیانمان کە ناردووان بۆ بەغدا بۆ ئەوەی کە شەڕ لەسەر مافی و شایستە داراییەکانی جوتیاران و حتا موچەخۆران و حتا هەموو لایەنە کوردستانیەکان کە پەیوەندیارە بە میلەتی کورد بیکەن بەڵام بەداخەوە باچیان نییە تەنها باچیان گیرفانی خۆیان و خۆیان دۆڵەمەند دەکەن. بەداخەوە دەنا ئەوە کێشەی ئێمە وەکو جوتیار ئێستا ئێمە بڕۆین بۆ بەغدا لەگەڵ وەزیری بازرگانی دابنیشین بۆ ئەوی کە شایستەی دارایی ئێمە دابین کات و بنێرە. جوتیاران ئەم ساڵیش دەستیان بە چاندنی گەنم و بەرهەمەکانیان کردووە لەلایەک بەهۆی بەرزی ڕێژەی بارانبارین هەست بە دڵخۆشی دەکەن لەلایەکی تر بەهۆی وەرنەگرتنی پارەی گەنمی ساڵی پار هەست بە نیگەرانی دەکەن. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە دواداچوونی بۆ کێشەی پارەی گەنمی جوتیاران کردووە. وەزیری دارایی عێراق بە ئەحمەدی حاجی ڕەشیدی ڕاگەیاندووە کە کێشەی نەختینەییان هەیە و حکوومەتی کار بەڕێکەریش ناتوانێت قەرز بکات بۆیە تا حکوومەتی نوێ پێک نێت ناتوانن شایستە داراییەکانی جوتیاران بدەن. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕی.